کوردستانیانی خۆشەویست ئەو کاتتان باش هاتینەوە خزمەتان لە بەرنمەیەکی تایبەتی دیالۆکی 4 بۆ قسەکردن لەسەر زۆر ڕوودا و پێشات لە دوای حوتی ئۆکتۆبری 2023 ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵە گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەسەندنەکان درێژیان هەیە و دوای هاتنەوەی دۆناڵد ترامپ ئێستا جیهان بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە ئاڵوگۆڕێکی خێرایە ئەو وڵاتانەی کە کوردیان بەسەردا بەشکراوە تورکیا، سووریا، عێراق، ئێران لە چەقی ئەم ململانێ و گۆڕانکاریەدان کە دێتە کایەوە بۆ ئەم ڕووداوانەکە هاتوۆتە پێشەوە هەم دەرفەتی گەورە هەم مەترسی گەورە ڕوبەڕووی پرسی کورد بۆتەوە. دیالۆکی 4 میوانداری کەسایەتێکی گرنگ سیاسەتمەدارێکی بە ئەزمون بەڕێز کاکسەردار عەبدوڵای کردووە کە لەسەر گۆڵانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە وردی قسە بکەین و پرسی دەوڵەتی کوردستان وەکو یەکێ لە ئەگەرەکان لەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەکەدا دێتەکایەوە و ئاڵوگۆڕ لە ئێران بدەینە بەرباس و لێکۆڵینەوە بە خێراتنی سیاسەتمەداری بەڕێز کاک سەردار عەبدوڵاکەین و هیواداری بتوانین لە بەرنامەی دیالۆکی چارە دیالۆکێکی کراوەمان لەسەر کۆی پرسەکان هەبێ. کاتۆ باش کاک سۆران، کاتتان باش هەموو کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم جیهانن. دیالۆگ لەگەڵ کاک سۆران تام و چێژێکی با تایبەتی هەیە، پیاوێکی ورد و بە ئەزمون و شارەزایە هەم لە سیاست و لە سیاسەتی جیهان و ناوچەکە بۆ هەمیش لە هونەری دیالۆگ هیوادارم بتوانین پێکەوە دیالۆگێکی بەرهەمدار بکەین. لانی کەم هەندێک بە من هەموو جارێک ناوێنم بیرکردنەوە بە دەنگی بەرز باوای ناو بنین. زۆر سپاس کاک سەردار بولوتیەوە. با لە ڕووداوەکانی سووریەوە دەست پێ بکەین. جەنابەت مانگی ڕابردوو سەفەرێکت کرد و دیدارت لەگەڵ بەڕێز جنرال مەزلوم عەبدی سەرکردەی هێزەکانی سووریای دیموکرات بەرپرسانی ڕۆژاوا لە هەموو لایەن و بیر و بۆچوونەکان بینی. با لە ڕووداوەکانی سووریە دەست پێ بکەین. ئەو ڕووداوانەی کە لە سووریە ئێستا ڕۆدا تا چەند لە قازانجی پرسی کوردەوە چەند پرسی کورد لەوێ لە پشتی پەردەوە کە تۆش بینیت چۆتە پێشەوە؟ وەڵاهی سووریا حکایەتێکی تایبەتە، ساڵانێکی زۆر زۆرە. لەگەڵ جەنابتە کە دیالۆگمان کردووە بە چی لە پەبلیک و چی بە تایبەتیش من تاکیدم لەوە کردوەوە کە بەشێکی زۆری نەزمی نوێی داهاتووی جیهان لە سووریاوە نەخشا کێشرێ و ئەو تێگەیشتنم ئێستا زیاتر بۆ یەکلا بۆتەوە کە لە ڕاستیە واقعەکە ئەوەیە. ئەوەی ئێستا لە سووریا هەیە کورد خۆشبەختانە توانیوێتی نیمچە دەوڵەتێکدا بمەزرێنێ. ئێمە ئێستا دوو نیمچە دەوڵەتمان هەیە لە باشوور و لە ڕۆژاوای کوردستان کە من هەموو جارە لەم تەنها پێدانانی نێودەوڵەتیان بەس ئەوەیە ژینا لەسەر ئەرز هیچی لەو دەوڵەتانەی ناوچەکە کەمتر نییە. کەمی ئەگەر لە سوپا و لە هەندێک حسابات هەیە پەیوەندی بۆیە کە دەوڵەت نیت بۆیە چەکت پێ نافرۆشتێ هەندێک مامەڵ هەیە لەگەڵت ناکرێ. بەڵام لە ئاستەکانی ترا وەکو تواناکانی کەسی کوردستانی توانیمانە بیسەلمێنین لە هەردوو پارچەکە کە قدرەتی دەوڵەتداریمان هەیە و کورد ئەتوانێت دەوڵەتیشدا بمەزرێنێ و ئەشتوانێ بیشی پارێزی. ئەوەی لە ڕۆژاوای کوردستان هەیە لەناو ئەو مامەعەیەیە کە ئێستا جیهان تێپەڕێ و لەنا ئەو مامایەشە کە لەسەر سووریا ئێستا هاتوتە ئاراوە لە هەموو جیهانە. سووریا چەند ڕەهەندێکی جیاجیا هەیە. مەسەلەی سووری بەشێکی پەیوەندی بە سروشتی ئەو هێزانەوەیە کە ئێستا حکومڕانی سووریاکەن. چەکداری بیانیان لەگەڵە کە ئەمە دیوێکە مەترسی داعش ماوە کە بەشێکە لە باگراوەندی حکومڕانەکانی ئێستای سووریا بڵێن لە ڕووی فکریەوە بەشێکە لەو باگراوەندە بوونی داعش وەکو هەڕەشەیەک و زیندانەکانی داعش هێشتا لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان یەکێک هەل لە کەیسە گرنگەکان پەیدابوونەوە و جارێکی تر بەهێزبوونەوەی داعشیان بەهێز نەبوونەوەی مەسئلەیەکی گرنگە کاریگەری هەیە. ئەمە کاریگەری هەیە لە مەسئلەی کەیسی خوانەخواستە. ئەگەر جارێکی تر جیهان بە ترسێکی گەورەی هەیە لەوەی شڵەژانێکی زۆر لە سووریا ڕووبدا و شەپۆلێکی تری کۆچبەران ڕووبکەنە وڵاتانی ئەوروپا لە کاتێکە کە ئەوان سیاسەتیان گەڕانەوەی بەشێکی کۆچبەرانە. هەموو ئەمانە
کۆمەڵێک کەیسی جیاجان تێکەڵە بن بە کەیسی هەژمونی ئیسرائیل لە ناوچەکە ململانەی ئیسرائیل و تورک کە ئێمە لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد بەر لە ڕێوەیە ئێمە وتمان تورک ئێستا بەهێزە لە سەرەتاوەمان تورکەکان ئێستا بەهێزت ئێمە پێویستەکە لەم قۆناغا شەڕ بە تورک نەفرۆشین یاریان لەگەڵ بکەین پشی بکەین پیان گرین بەدەمەوە تا ئەو شوێنەی لە چرکە ساتێکە عەرەبەکانی ناوچەکە بڵێن وڵاتانی عەرەبی کەندا و ئوردن و میسر و ئەو جەبهەیە و لەگەڵ ئیسرائیل هەڵوێستێکیان لە تورکیا بێ ئەوەی لێ قبوڵ ناکەن ئەو وەختە کە ئەکەوێتە بەردەم گەلە کۆمەیەک ئێمە چاوەڕێی چرکە ساتی خۆمان بکەینە و لەحزەی تەوقیتی گرنگی ئەمێ بۆ داخڵبوون ئەگەر پێویستمان ببەر خوردێکە بێ لەگەڵ تورک و تورکەکان ئەمە باشە زانن بۆیە هەوڵیان داوە دەرگا بە ڕووی ئاپۆیا بکەنەوە و ئەوە بەشەکە لەو تێگەیشتنی ئەوان کە لەو مەترسیانەی کە لەڕێە بۆیان بۆی ئەو دەرگایان کردوەوە ئەو دەرگایە بۆ ئەوان گرنگە بۆ ئێمەش بایەخی خۆی هەیە ئەگەر باش بزانین مامەڵی لەگەڵ بکەین من چەند جارێک ئەمەم تاکید کردوەوە لێرەش بە پێویست هێزارم جارێکی تاکیدی کەمەوە وشیاری سەرکردەکانی کورد دەبێ هەندێک جار ئێمە چی ڕەخنەمان لەم سەرکردانەیە درێغیمان نییە و لە ژووری داخراوی شار ڕەخنەی زۆر توندیان لێگرین بەڵام دەبێت ڕەخنە هەڵسەنگاندنە باش و خراپە یعنی ڕەخنە ئەوە نیە جنێو بدەین ئەو کەلتورە پێسەروبەرەی بەشێک لە ڕۆشنبیرەکانی باشوور هێنایان و کردیانە بە مۆدل لە میدیایەکە ڕەخنە بریتە لە جنێودان و سوکایەتی کردن و پەلاماردان و ڕەشکردنی هەموو مەسەلەکان ڕەخنە ئەوە نیە بۆیە ئەم وەختێ دەی بەراورد لە بینی وشیاری مێژووی وشیاری سیاسی سەرکردەکانی کورد لەگەڵ ڕابەر و سەرۆک و شاکانی عەرەبەکەی لە مەسەلەی ئاشتی لەگەڵ ئیسرائیلە کە سادات ڕۆشت بۆ ئیسرائیل هەموو ڕابەرانی عەرەب و هەموو ڕۆشنبیرانی عەرەب لە هەڵوێستێکی زۆر نەعاقلانیە دژی وەستان هەڵوێستی تەفاوزی ئیسرائیلیان بەهێز کرد لە بەرامبەر هەڵوێستی تەفاوزی عەرەبی و سادات و مسریە لە کاتێکا کە دوای پەیامی ئاپۆ هەندێک وردە حیزبی هەڵتۆقی و نەبێ لە باشوور کە کەیسیان نییە کە قەزیان نییە کە خاوەنی دۆزی گەورەی نەتەوەی سیاسی گەورە نین خەیاڵیان لایک و لای دەنگی هەڵبژاردنە ئەوانەی لێ دەرچێت وشیاری سەرکردە و سەرۆکی حیزبەکانی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان لە ئاستێکی باڵا بوو بە بەراوردەوەی عەرەبەکان کردیان هەموو پێشوازیان کرد و هەمووش تاکیدیان کردەوە کە ئامادەن چی پێویست بێ بۆ سەرخستنی ئەو پرۆسەی بیکەن ئەوەیان لەناو ئەو وەزعەیە ئێمە و کۆمەڵە کەیسی تر هەیە ئۆکرانیایە بە مەوزوعی وزەیە سیاسەتە تازەکانی ترامپە هەموو ئەمانە کەیسی سووریا لەناو ئەوەیە بینی هەڵبەتە کەیسی ئێرانە کە ئەکید کاتێکی باشی بۆ سەرخانەکەین دیسانەوە ئەوەش پەیوەندی بە دۆخی سووریاوە هەیە کاک سەردار تا چەند پامەکەی بەڕێز ئاپۆ تەسیری لەسەر ئەو ڕێکەوتنەی مەزلوم کۆبانی لەگەڵ ئەحمەد شەرعا هەبوو و چەند ئەو هێوەربوونەوە لە نێوان ڕۆژئاواوە با بڵێن تورکیا کە بە جۆرێک لە ئاگربەستی کاتیش گەیشتون لەژێر تەسیری ئەو ڕووداوانەیە کە لە دوای ئەو پەیامە هاتوون یا بەڕاستی تورکیا لە بارودۆخێکە لە ناوخۆی خۆی کە بۆیە پەیتا دێتە پێشەوەکە ئەو ئاڵوگۆڕانە قبولکایە ئەو هەنگاوانە بنێ پار لەم لە چارەوە جارێک ترێمە شتێکمان و دوتمان جەنگ تەواو نابێ تازە دەست پێکە باسی وەشمان کرد کە ئیسرائیل و ئەو مەترسیانەی کە ئەردۆغان دەرێ بڕێلەوەی کە ئیسرائیل دێتە سەر فورات و بێتە دراوسەی دەوڵەتی کوردستان و مشکلەیەکی گەورە بۆ تورکەکان دروستەکە ئەمە مەترسی جددین بۆیە تورکەکان لەگەڵ ئەم مەسئلەیە بە جددی ماڵەڵیان کردو ئەوەی ئێستا ئەو دۆخەی لە سووریا بڵێن لە ئەو ئاگربەستانەی هاتوۆتە پێشەوە بەشێکی پەیوەندی بە ئیتیفاقی جەنەرال مەزلوم لەگەڵ ئەحمەد شەرعەیە بەڵام ئەمانەش لێکەوتەی دوو مەسئلەی گرنگن یەکێکیان سیاسەتی ئەمریکایە لەم ناوچەیە کە سیاسەتی ئەمریکا بە شێوەیەکی گشتی لەگەڵ دیالۆگ و ئاشتیەکی فراوانی کورد و تورکە یعنی کورد لە پارچەکانی پارچە جیاجیەکانی کوردستان لەگەڵ تورکیایە دیالۆگ و ئاشتی هەبێ یعنی ئەمە تەنها باکوور نەبەستراوەتەوە بە باکوورەوە سیاسەتی تا ڕادەیەک سەقامگیری ئەمریکا سەبارەت بە پەیوەندی نێوان کورد و تورک و ئەم ناوچەیە ئەوەیە کە کورد و تورک دیالۆگ و ئاشتیان پێکەوە هەبێ بەشێکی بۆیە پەیوەندی بە تێگەیشتن و تێڕوانین و
سەرپەرشتی ئەمریکایەکان خۆیانە بۆ ئەو دانوستانە ئەمریکایەکان خۆیان بە هەلیکۆپتەر جەنەرال مەزلومیان بردوتن چەند جارێک ئەو ڕۆژەی اتفاقەکەیان ئیمزا کردووە مایکل کۆرەلا خۆی سەردانی جەنەرال مەزلومی کردووە ئەلبەتە من لەگەڵ جەنەرال مەزلوم و لەگەڵ سەرکردەکانی ڕۆژاوای کوردستانە مەسەلانم بە وردی بە تەفسیلی ورد باس کرد کە ئەوەی بشێ باسێکین ئەوەی کەڵکی وتن و میدیا و بڵاوکردنەوەی نەبێ داێنین بۆ دۆخی تر بەشێکی هەموو ئەمە پەیوەندی بەو پەیامی ئاشتیەوە هەیەکە ئاپۆ بڵاوی کردەوە ئەمە ئەوەیە دیسانەوە دوا سەردانی هاکان فیدان بۆ واشنگتن ئەمریکایەکان فشاری جددیان کردووە بۆ ڕاگررتنی هێرشەکانی ئەوەی لە نێوان دوو کوانەیە پێوترێ سوپای نیشتیمانی سووریا کە سەر بە تورکەکان و ئەوانن کە لە ئافرین تاوانی دژە کوردیان زۆر ئەنجام داوە و پەلاماری پردی قەرەقۆزاق و پردی بەنداوی تشرین و ئەوانەیانە کرد هەموو ئەوانەی وەستاون کۆمەڵە فاکتەرێک پێکەوەن پامی ئاپۆیشیانە سیاسەتی سەقامگیر و درێژخایەن و استراتیژی ئەمریکایەکانە سەبارەت بە تێگەشتیان بە کورد و تورک بەشێکی پەیوەندی بەوەیە فشارەکانی ئەمریکایەکانە کە ئەوەی ڕاگرتووە ڕۆڵی عەرەب ناکرێ نادیدە بگرین عەرەبەکان وڵاتانی عەرەبی ناوچەکە زۆر زۆر گرنگن ئێستا قسە و باسێک هەیە کە سعودیەکان ڕەنگە بیانوێ نێوەنگیریەک لە نێوان ئیسرائیل و ئەحمەد شەرع و حکومڕانەکانی ئێستای سووریا کاک سەردار بۆ لە دوای ڕێککەوتنەکەی بەڕێز جەنرال مەزلوم لەگەڵ ئەحمەد شەرع دوو ڕووداوی گرنگ لە سووریە ڕوویاندا ئەوی ژێک نووسینەوەی دەستور بوو کە ئەعلانی دەستوری بوو کە ڕاگەیەندا چەند ڕۆژە دوای ئەوە و دوو پێکێنانی حکوومەتی سووریە موقتی سووریە بوو بۆ ماوەی 4-5 ساڵ لە ئەمە کورد پەراوێز خرا پێکاتەکانی تر پەراوێز خران ئەم دوو ڕووداوە چیمان پێڵێ ئایا ئەمە ئەگەر بگەڕێنەوە ئەو ڕێککەوتنە فەسخە کاتەوە یا بێ ئەهەمیەتیەکە یا ئەم دوو ڕووداوە بە قازانجی کووردە لەبەرەوە کورد لە قۆناغی یەکەم چۆتە پێشەوە لەگەڵ ئەوانە بە ڕێنوێنی بێ بە گوێگرتن بێ لە کۆمەلگای نێودەوڵەتی و هاوپەیمانەکانی بەڵام لە قۆناغی دووسیا دەبینین پەراوێز ئەخرێ و من بۆم گرنگە لە برەوەی جنابەت بە وردی بارودۆخی وڵاتانی کەنداوە ناسی تا بۆ سعودیەکان نابنە دۆستی کورد بۆ سعودیەکان نێوەنگیری لەوە ناکەن کە نەسیحەتی ئەحمەد شەرع و دەوڵەتەکەی بکەن کە چونکە ئەوە ناتونەتە قەزەی سووریەوە سووریان وەکو عێراق جێنێڵا بۆ ئێران کە بۆیا بۆ تورکیا با بڵێن کە تورکیا دەسی بەسەرا بگرێت چۆن ئێران لە 2023 دەسی بەسەر عێراقا گرت بۆ سعودیەکان دەوریان نییە لە نزیکردنەوەی ئەحمەد شەرع لەگەڵ کورد و پێکاتەکانی تر یعنی ئەم ڕووداوانە چەند بە قازانجی کوردەوە دۆستێکی وەکو سعودیە بۆ نایەتە هاوکێشەی سووریە بە قازانجی کورد دوو پرسیاری زۆر گرنگ و جەوهەری و ئەساسین لە یەکەمیانەوە دەست پێ بکەین ئەو دوو ڕووداوە ئەعلانی دەستوری و پێکێنانی حکوومەتەکە کورد پەراوێزەخەن و ڕێککەوتنی جەنەرال مەزلوم و شەرع هەڵ نەسخەکەنیانە من بە پێچەوانەوەی بینم پێم وایە ئێمە گرنگ بوو دەست پێشەریمان کردە و ڕێککەوتنەمان کرد ئێمە دوای ئەو حکوومەتەوە دوای ئەعلانی دەستوری ئەوانە ڕێککەوتن مام کردای ڕەنگە یەکەم جارێ ئەو ڕێککەوتنەمان دەست نەکەوتایە دوو ئێمە پێشوەخت پێش ڕاگەیاندنی دەستوری و پێش پێکێنانی حکوومەت ئێمە لە ناو ڕێککەوتنێک کە بەڕێعای ئەمریکایەکان خۆیان کراوە دانیشتوین چوارچێوە گشتەکەمان بۆ پەیوەندەکان دیاری کردووە جا هەندێک دیالۆگمان هەیە کە من و جەنابەت لێران هەوڵ دەین هەندێکی ڕوونکەینەوە بۆ بینەرانی عازیز بایەخی ئەمە لەکوایە ئەحمەد شەرع تەنها کوردی پەراوێز نەخستووە نە لە ئەعلانی دەستوریە و نە لە پێکێنانی حکوومەتە ئەحمەد شەرع تەنانەت بەشێک لە سونەکانیشی پەراوێز خستووە عەلەوی پەراوێز خستووە دورزی پەراوێز خستووە بەشێکی زۆری سونەشی پەراوێز خستووە لەبەر ئەوە مەسئلەکە هین نییە مەسەلەکە بەتەنیا کورد نییە جارێ ئاینەکانەوەی پێکهاتەکانی تر لە سریان و لە کلدان و لە ئاشووری و لەوانە ئەوانەشی پەراوێز خستووە بەڵام لەم مەسئلەیە لەم ڕێککەوتنە ئێمە وە دوای ئەو پێکێنانی ئەو حکوومەتە ئەمڕۆ من لێدوانێکی بەڕێز ساڵح مسلمە بینی باس لەوە کاکە لیجانی هاوبەش بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە هەیە و لیجنەی هاوبەشیش هەیە ئێستا بۆ پێداچوونەوەی دەستور
ئەم مەسئلەیە یەکجار گرنگە تۆ پێشوەخت اتفاقت داناوە ئێستا کورد لەوە دەرچووەکە بەشێکە لەو پێک هاتەیە کە لە سووریایە یا بەشێکە لە دەسەڵات بەشێکی لاوازە لە دەسەڵات یا بەشێکی پەراوێز کراوە ئێستا کورد لە سووریا وەکو قوارەیەک دانووساندن لەگەڵ قوارەیەکی ترەکە ڕاستە ئێستا ئێمە لە شەیخ مەقسوود و لە حەلەب لەو دوو گەڕەکە کوردی حەلەب لە ئەشرەفیە و شێخ مەقسوود هێزەکانی هەسە دەکشاونەتەوە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە لەو چوارچێوەی ئەو ڕێککەوتنە یەکەم جارێ هەر سەرەتا قرار بۆ ئەمانە بکشێنەوە خەریک بوو گرفتی گەورە دروست بێ وە بکشێنەوە بۆ دیوی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات ئەو وەختە ئەگەر بیرتان بێ باسی وەکرا کە هەرچی کوردی بەری ڕۆژاوای فراتی هەمووی ڕاگوێزن بۆ بەری ڕۆژهەڵاتەکەی ئەمە ئەوجا ئەو وەختە وترا بەحسا ناوچەی کوردی وا لێ بکەن دانیشتوانی کوردی زۆرتر بێ ئەو ناوچانە شۆڵکرێ لە چوارچێوەی ئەو ڕێککەوتنەی دوێنێکراوە ئەو هێزانەی لەوێ هەن ئێستا ئاسایشی ئەو ناوچەیە گرنە دەست هێزی ئاسایشی سەر بە ڕۆژاوای کوردستانن سەر بە بەڕێوەبەرەتی خۆسەرن بەڕێوەبەرەتی خۆسەر و ئەو مەجلیسی دیموکراسی وەکو خۆی ماوەتەوە ئاسایشەکە وەکو خۆی ماوەتەوە ینی وەکو تاکە کەس نەبوونەتە بەشێک لە ئەمنی عامی سووری وەکو دەستگا ئەبنە بەشێک لەوە و ئەمە لە عەفرینیش جێبەجێکرێ و ئەمە ئەکرێ ببێتە مۆدێلێک بۆ داهاتوو بۆ ڕۆژاوای کوردستان بەناقص یەک خاڵی گرنگ جیاوازە کە ئەویشەوەی تۆ هێزەکانی سووریای دیموکرات لەبەری ڕۆژهەڵاتی فورات وەکو خۆی ئەمێنێتەوە یعنی لەوێ ناکشێتەوە لەوێ وەکو هێزێک بەپێی ئەو دقەی جنرال مەزلوم ئیمزای کردووە هەم ئیدارەی خۆسەر بەڕێوەبەرێتی خۆسەر و هەمیش هێزەکانی سووریای دیموکرات وەکو قوارە ئەمێننەوە وەکو قوارە ئەبن بە بەشێک لە دەوڵەتی سووریا نەک لە حکوومەتی سووریا و ئەمە بایەخی یەکجار زۆری هەیە لێرە ئەگەر ئیجازە بدەی بەر لەوەی بچینە سەر مەسەلەی سعودیە و وڵاتانی کەندا و ئەوانەکە زۆر گرنگە و ئوردن و هەندێک وڵاتی تر تۆزێ قسەیە لەسەر ئەو ڕێککەوتنە بکەین من دەستەواژەیەکم هەیە ناوم ناوە سەلەفیەتی دەقسەنتەری ئەم سەلەفیەتی دەقسەنتەریە ئەوەیە کە ئێمە لە سیاسەتا شعر نانووسین خۆمان بەتاڵ ناکەینەوە داهێنان لە خەیاڵا ناکەین باس لە داهێنانی بەها ناکەین ئێمە بەپێی واقعێکی سیاسی تایبەت واقعێکی سەربازی تایبەت واقعێکی هەرێمی و جیهانی تایبەت واقعێکی ئابووری تایبەت واقعێکی ئاینی تایبەت لەناو کۆمەڵە هاوکێشەیەکە کە تێک ئاڵۆسکاون بەیەکەوە لەناو ئەوەیە ئێمە دەقەنووسین دەق ئەنووسین هەندێک دەق بۆ ئەوەیە کە جێبەجێکی هەندێک دەق بۆیە ئەنووسین و ڕێگەکەوین و مزایەکەین بۆی جێبەجێ نەکەین هەر بۆ ئەوەی کەین بۆی دوای هەڵی وەشێنینەوە لەو چوارچێوەیە ناکرێت دەق لە سیاسەتا دەق وەکو دەق سیر بکرێ و ئەمە سەلەفێتە تۆ بنووسی بە دەقەوە چونکە دەق لە دەرەوەی سیاسەتیش لە دەرەوەی دەقی سیاسی و ڕێککەوتنی سیاسی دەق ڕوحی هەیە دەق دەلالاتی جیاجای هەیە بەڵام لە سیاسەتە ئەو سیاقە گرنگە کە دەقتیایە لە دایکە بێ لێکەوتەکانی ئەو دەقە چیە ئەو دەقە چانسی جێبەجێکردن و جێبەجێرەکردنی چەندە بۆیە هیو ئەمە لەگەڵ هینیشا لەگەڵ ئەوەی پەیامی ئاپۆشە دیسانەوە بە هەمان عقلیت مامەڵە لەگەڵ کرا زۆر سەلەفیانە مامەڵیان لەگەڵ دەقە کرد بۆیە نەحەقیەکی زۆری ئەن دەرحەق بە جنرال مەزلوم و دەرحەق بە ئاپۆش کرد کە لە ڕاستیە دیسانەوەڵێم ئێمە ناکرێ کاک سەردار تا چەند ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە قسە لەسەر ئەم شتانەکەن لە کۆمەلگای ئێمە پشتی پەردە ناخوێننەوە یا لە بارودۆخ لە پشتی پەردە چیە گوزەرەوە نازانن بۆی پێدوانە ینی پێویستە ئەو کەسانەی کە قسە ئەکەن و ڕای گشتی کاریگەریان هەیە دەبێت بزانن ڕووداوەکانی پشتی پەردە چیە ینی زۆر مەبدەی ئەساسی قسەکردن چییە هەر کەسێک لە چیا قساکە لەو شتەی لێزانێ دوو قسەیەکی تازەی پێوێ جیاوازی پێبێ قسەیەکی جیاوازی پێ بێ ڕێی تێ بچێ قسەکە لە مەسئلەیە قسە بکەین لێزانین وە شتێک بڵێن کە نەوترابێ یان مەسئلەیەکە کە لە کەیسێکە کە بجێی باسە ئێمە دیوێکی باسەکەین کە نەوتراوە وەرە هەموو دنیا بڕۆ هەرچی تاریخی نەقد و نووسین وانە خوێنیتەوە ئۆریجیناڵیتی ئەمەیە تۆ شتێکی جیاواز دەڵێ یا باسی شتێکی تازەکە یا شتێکی تازە لە بابەتێکی بوت هینا باسکراوە
دیوێکی تری باسەکەی ئەگەر ئەمە نەبێ ئەمە هین نییە ئەمە وتن نییە ئەمە غەڵبە ئەمە دەنگدانەوەیە ئەمە ژاوە بۆیە ملاحەزاکەی نسبەتی یەکجار زۆری ئەوانەی قسە لەم مەسئلە ناکەن ئەگەر ملاحەزە فەرمووی جەنابت و ئەو بینەرانەی ئازیزش بەیەک ڕتم قساکەن بەیەک تۆن قساکەن دەستەواژەکان و شتەکانی هەڵوێستەکانیان خوێندنەوەکانیان زۆر لە یەکەچێ وە زۆربەی هەرە زۆریشی ئەوانەی کە لە نەزانیەوە قساکەن یعنی لە مۆزوعەکە نازان و قساکەن بەشێکی زۆری بۆ لایکە بەشێکی زۆری بۆ بەدەستهێنانی لایکە لە ڕاستیا دیسانە منەڵێم کارێکی یەکێ لە هەرە ناشرین ترین و ناخلاقی ترین کردارەکانی سیاسیەکانەوەیە کە بۆ دڵی خەڵک قسە بکەن چونکە ئێمە من هەموو جارێگەڵێن ئەوەی سیاسیەکە بەستێتەوە بە نەتەوەکەیەوە بە میلەتەکەیەوە بەو گروپەیەوە بە حیزبەکەیەوە بە جەماوەرەکەیەوە متمانەیە ئێمە خەڵک متمانەمان پێکە من پێم وایە ئەو پڕینە ئەخلاقیەوەی ئێمە فێڵ لە خەڵکەین و متمانەکەی بەکاربێنین بقۆزینەوە بۆی فێڵی لێ بکەین وەختێ دێن بە دڵی ئەو چۆنی پێخۆشەوە قسەی بۆکەین وەکوایە نەخۆشێک بێ و ئێمە پێی بڵێن شەکرێ هەیە و پێڵێن کاکەەوە فشێ تۆ بەکەیفی خۆت بۆ تێڕۆژێکی لێ خورما بخۆی ئەمە کارێکی نائەخلاقیە ئەمە لەگەڵ فەردێکاکەیەکی کارێکی نائەخلاقیە جا وەختێک لەگەڵ جەماوەرەکەت و لەگەڵ نەتەوەیەکایکی کارێکی زۆر نائەخلاقیە بۆیە من هەموو جارێگە و دەستەواژەیە ڕەنگەیستا خەریکە بێتە باو ئەڵێم ئیشی سیاسەکان ڕازیکردنی دڵی کەس نییە کێوێ دڵی ڕازی کرێ بچێ بۆ لای دایکی دایکردیم دەڵێت ڕازیکە من بەرپرسم لە وەدیهێنان و پاراستنی بەرژەوەندەکانی بەرژەوەندی باڵاکانی وڵات و خەڵکو و ئاسایشی نەتەوایەتی ئەمە ئەسلی مەسئلەکەیە بۆیە لەم ڕوانگەیەوە بەشێکی ئەو برادرانەی قسە لەو مەسئلە ناکەنەوەیە کە لایک پەرستیان هەیە بەشێکیان لە مۆزوعەکە نازانن نەک پشتی پەردە سەر ستێجەکە تێ نەگەیشتووە سەر ستێج تێ نەگەیشتووە کە پەردە کراوەتەوە و شتەکان ڕۆن و دیارن و دەلالاتی سەر ستێج نابینێ ئاماژەکانی سەر ستێج نابینێ چونکە بەشێکی ئەو بە ڕێزانە ناخوێننەوە نازان چێ گوزەرێ هیچ ناخوێننەوە ئەو کتێبە تازانەی دەرەچن ناخوێنەوە کتێبی سەرکردە گەورەکانی جیهان ناخوێننەوە هاوکێشەکان ناخوێننەوە سەیری کەناڵە لە لۆکاڵەکانەکە کە گەشتنێکی لۆکاڵیانێ هەر هەموو دنیا و ئاڵۆزیەکانی و سیاسەتی ترامپ و هەموو ئەمانە لە چوارچەوەی لە سوچ و لە کامێرایەکی بچووکی هینەوە بینێ گەندەڵیەک لە شوێنێکا کراوەیان نەکراوە ئەمە مەگەر بڵێ بەس مەگەر بڵێ خوا هیدایەتی بدە بەڵام حەلی ئەوەیە کە خەڵکی کوردستان بزانن گوێ لە کوێگرن بزانین گوێ لە کوێ ناگرن بۆ ئەماڵێم چونکە خەڵکی کوردستانیان زۆر وشیارن بەر لەوەی ئەم ڕەوتە پۆپۆلیستیەی باشوور کە بەشێکی زۆری بەداخەوتنیەوە بەلای بۆ ڕۆژهەڵاتیش بەر لەوەی ئەم ڕەوتە پۆپۆلیستیە پەیدا بێ و ئاوا پەل بەهاوێ خەڵکی وڵاتە بەحسانی ئاوا چاواشە ناکرا ئێستا هەمان ئەو نەتەوەیە و هەمان ئەو میلەتەی جارانە یەک تۆز ورد سەیری مەسئلەکان بکە ئەزانێک کاممان ڕاستی لەگەڵەکەین ئەزانێک کاممان لەو شتە ئەزانین کە باسیەکەین ئەزانێک کاممان چاواشەیەکەین بۆ بەرژەوەندەکانی خۆمان ئەم ناڕەزاتیانە چونکە بە ئەو ڕێکەوتنە ڕوبەڕووی زۆر ڕخنە بووە ئەوەی بەڕێز تا چەند تاسیری لەسەر سەرکردایەتی ڕۆژ ئاوا بە تایبەت خودی جنرال مەزلوم و بەڕێز لایەنگرانی پەیەدە و هێزەکانی تر هەبوو بوو کە لە پشتی ئەو ڕێکەوتنەوە ئەزانی ئەم مشکلێکی بزانە سەرکردەکانی کورد لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵاتیش ئەمنەتەوەی ئێمە و لە پارچەکانی تریشی لەوە بەهێزتر و لەوە وشیارتر و لەوە بە ئاگاتر و لەوە ئیرادیان پتەوتر و بەهێزترە کە ئەم شتەوردانە ڕاستە وەکو بەشەر هەمومان ڕەنگە تەسیرمان لێ بکە کە خراپ بوویترێ بەڵام لە نەتیجە کاریگەری لەسەر ئیرادە وانیان نابێت لەکوێ کاریگەری ترسناکی بێت کاریگەری ترسناکی لەو دیوەیە کە پێوترێ جەنگی دەرونی ئێمە شتێکمان هەیە لە جەنگا پێوترێ جەنگی دەرونی داگیرکە و دوژمنەکان عادەتەن هەوڵەدەن بە ملیارها دۆلار سەرف بکەن بۆی دوو ئامانج بپێکن ئامانجێکیان ڕووخاندنی ورەی بەرامبەرە چی وەکو سوپا چی وەکو سیاسەکان و چی وەکو میلەتیش وەکو خەڵک
یەکێکتر لە شتەکان کە دەیانوێ بیپێکن ئامانجێکی زۆر گرنگە متمانەی ڕابەرەکانی ئەو قۆناغی هێزی بەرامبەر لە دەرونی جەنگاوەر و سەرکردە و لە ناو خەڵکیشە ئەو متمانەیە تووشی کێشە بکەن یان نەهێڵن. ئەمە مەفروض وا بوو داگیرکەری تورک، داگیرکەری تر لە سووریا، لە ئێران، لە عێراق لەکوێ بە ملیارەها دۆلار سەرفکا بۆی ورەی خەڵک ڕوخێنی، بۆی متمانەی خەڵک بە جەنەرال مەزلوم بە سەرکردەکانی تری ئەوێ بە سەرکردەکانی تری پارچەکانی تری کوردستان لاواز بکە. ئەمانە هاتوون بە بەلاش بۆیانەکەن، یعنی ئەمانەی هاتوون وەختێ تۆ دێی هێرشێکی زۆرەکەیتە سەر ئاپۆ، پێشتریش هاتبووی وەکو هوبەل ئەتوت ئەمە هوبەلە ئەمە بتە کردوتە بە بت لە وەختێکا دێ ڕوخێنی ئەی خەڵک بێ ئیمان بێشیەکە تووشی سەرگردانیە بێ هەروو لە ڕوانگەی ئیمانی ئاینی شۆسەیەکەی. بۆیە وەختێ دێی تۆ جەنەرال مەزلوم بە هەموو ئەو دقەتەی بۆ ئازایەتی بە ڕابەرایەتی بە قودراتی لێ هاتووی ڕابەرایەتی کە پێشتر لە سیاست لە مفاوەزات لە جەنگ لە مەیدانە وەختێ تۆ دێی ئاوە هێرشەکەیتە سەر بەو جۆرە بە کەسێکی دوور بێ نەزان و بەلە قڕوزێ و بە خەڵکی پیشانەدەی بتەوێنێتێ متمانەی خەڵک بە لێ هاتوویەکانی بە قودرەتەکانی بە تواناکانی ئەم ڕابەرە لاوازەکەی ئەمە گەورەترین خزمەتە تۆ بە داگیرکەرەکانی کوردستانێکی بە دوژمنانێکی لەو دیوەیە خەتەراگی ناخۆمە کاریگەری لەورەی ڕابەرەکان نییە. ڕابەرەکان زۆر لەوە گەورەت ئێمە لە ژیانی سیاسیمان و لە مێژوومان ئەم نەتەوەیە ئەنفالمان بینی کوردستان دەیەکی بە پێوە نەماوە و هیچ کاریگەری لەسەرمان نەکرد. ئەوەتەی تێکۆشەر هەیە لە جەنابت و لە جیلی پێش جەنابت و من و هەمووانە خەڵکی خۆمان و کەسوکاری خۆمان پێوتوی تۆ شوێن کڵاوی بابردوو کەوتوی کاریگەری لە تێکۆشەران بکرد وایە کاریگەری تێکۆشەران بکرد وایە دەوێت بۆ کورد نەمابوو هەر نەمابوو شتە کورد کۆتایی هاتبوو شتێک لە مێژووە شتێک هەبووە ناوی کورد بووە و بۆیە گەڕان بزانن چی لە پاش ماوەی ماوەت گوێیان نەداوەت و تێکۆشەران و ڕابەرەکان گویان بەڵام مشکلەکە لەکوێ دیسانەوە گەڕێبوو ئەمە وەکو زانست دێین هەڵسەنگانی بۆکەین کاریگەرێکی ترسناکی هەیە خزمەتێکی گەورەیە بە داگیرکەران و بە دوژمنان چونکە تۆ بەبێ ئەوەی یا بەخۆتە زانی ئەمە بەدبەختی ئەگەر پێی بزانانی ئەگەر نەشزانی دیسانەوە تۆ خزمەتێکی گەورەت بە داگیرکەرانی بە دوژمنانی کوردستان کردەوە. بەڵێ کاکس دەربا بگەڕێنەوە بۆ ڕۆڵی سعودیەکان و ڕۆڵی خەلیجەکان کە سعودیەکان وەک باسمان کرد نانەوێ سووریە بۆ تورکیە بەجێ بێڵن بەڵام سعودیەکانیش لە چەند ساڵی ڕابردووە بە دۆستی کورد بەتایبەت لە هەرێمی پەیوەندێکی باشە لەگەڵ هەرێمی کوردستان و سەرکردەکانی هەیە و متعاتیب بوون لەگەڵ پرسی کورد لە ناوچەکە و هەر دروستبوونی هەر ستاتۆسێکی کوردیش ڕێ لە دوو تمۆحی گەورەی ئێرانەکان و تورکەکان نەگرێت لە ناوچەکە کە بە قازانجی یاسایشی نەتەوەی عرب بەگشتی و کەندا و وڵاتانی کەندا و بە تایبەتیە سعودیەکان بۆ ڕۆڵی جددی نابێنن لە ئەوەی کە سووریای هەموو پێکاتەکان بێ بەتایبەت بتوانن جۆرێک لە تێگەیشتنی باشتر لە نێوان کوردەکان و ئەحمەد شەرع دروستکەن بۆ ئەوە ناکەن. بەڵێ سعودیە ڕابەرایەتی بەرێگەکە ئوردن بەشێشێتی مسرەکان بەشێکی و ئیمارات و هەندێک وڵاتی تر بەشێکی لەناو ئەمانەیە ئوردن باەخێکی زۆر جیاواز بتایبێت زانیاریەک هەیە کە دەمەوێت ڕاستی کەمەوە نارەکانی یان پۆپۆلیستەکان دەیانێت لە ناشرینکردنی شۆڕشی کووردا لە ناشرینکردنی خەبات و تێکۆشانی ئەم نەتەوەیە دەیانێت پەنا بۆ اینەکە بوو کە تارێکم نووسی ئێوەش بڵاوتان کردەوە جاشپەرستی قانعی فەرد بەڵێ هین و کابرایی ساواکیان کردوتە ئیساپشماوەکە لە ئاسمانەوە هاتووە پەژمان و یعنی تێناگەی بۆ بەڵام دەیانێت پێت بڵێن لە ئەسڵا شۆڕشی کورد شای ئێران بۆ شەت العەرەب هەڵیگیرساندووە وای پێ بڵێ لە کاتێکا کە یەکەم نامەی ڕەحمەتی جەنەرال مستەفا بەرزانی دراوەتە سەرۆکێکی ئەمریکا مەلیک حوسێنی ئوردن کە بە شێوەیەکی گشتی خەڵک لە باشوور وا تێگەیشتووە مەلیک حوسێن هاوپەیمان و دۆستی بەهێزی سەدام بووە بۆ چونکە لە هەندێک مەسەلەیە
سیاسەتی ئوردنی و دۆخی خۆی و حکومڕانێکی خۆی وای خواستووە لەگەڵ سەدام و لە هەندێک مەسەلای لەگەڵ عێراق پێ بەڵام بە درێژایی ساڵانێکی یەکجار زۆر 1972 یەکەم جارنامەی ڕابەری شۆڕشی کوردکە گەێنراوەتە سەرۆکی ئەمریکا مەلکی ئوردن گەیاندوێتی ئوردنیەکان بایەخێکی زۆر زۆریان هەیە ئەم بەرەیە کە ئێستا دروست بوو ئەم بەرەیە ڕێگر بوو لەوەی کە ئیخوانەکان لە مصر و لە تونس و لە لیبیا و لە یەمەن و لە سووریا بێنە حکم و ئەمە بەشێک بوو لە عەقیدەی ئۆباما دەیویست ئیخوانەکان لە وڵاتانە و لە وڵاتانی کەندا و بێنێتە حکم بیان بە سێ باردۆخانی کورتیاوە ئێرانیش بەهێزکاوە بوو ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ کرد و پارەیەکی زۆری ئازاد کرد بۆ ئەوەی ئەمریکا لەم ناوچەیە بکشێتەوە و ئەم ناوچەیە دیسانەوە تەسلیمی قاجار و عوسمانی بکە یا سەفەوی عوسمانی بکە طبعا ئۆباما جەناب تەزانی ساڵانێک پێشەوەش 6 مانگی پێشەوەی بێ بەسەرۆک هەروکیانەمە کاندیدی دیموکراتەکە ڕوتم ئەمە خراپترین و لاوازترین سەرۆکی مێژووی ئەمریکا تا ئەم لەحظەیەش هەرە خراپترین سەرۆکی مێژووی ئەمریکا ئۆبامایە هەموو ئەوەی کە ئێستا بەسەر ئەمریکا و جیهانا دێ بەشەکە لە لێکەوتەکانی ئۆبامیزم دیسانەوە ترامپیش دیسانەوە هاتنی ترامپ و دیسانەوە هاتنەوەشی نوعێکە لە ڕەتکردنەوەی ئۆبامیزم چی لە ئاستی جیهان وەچی لە ناوخۆی ئەمریکاش ئەم ئۆبامیزمە دەویست ئەمە بکە و ئەمە بەشێکی زۆری لەسەر حسابی عەرەبی ناوچەکە و ئوردن و مصر و سعودی ئەوانە بێ بۆیە سعودیەکان و خەلیجەکان وانە پارەیەک بە ملیارها دۆلاریان سەرف کرد تا ئەو پرۆژەیان کۆتایی پێناو و تووشی بەریەککەوتنی دوژمنکارانە کەوتن لەگەڵ تورکەکان بەتایبەت لە سەردەمی شاه عەبدوڵڵاهی ڕەحمەتی سعودیە ئەوان من پێم وایە ئێمە بەرژەوەندی استراتیژی درێژخایەنمان لەگەڵ عەرەب لەم ناوچەیە هەیە لەگەڵ ئەم وڵاتانی عەرەب بەڵێن من دیسانەوەڵێم کە عەرەب باسی حەشدەکانی عێراق ناکەم باس لە وڵاتانی بەرەی میانڕەوی عەرەبیەک ئێمەش دەبێت خۆمان ئیعادە نەزەرێک بکەین من یەکێک لەو شتانەی کە لەگەڵ ئەو هەواڵانە باسم کرد پێشتریش باسم کردەوە لە وتاری شانووسیمە ئەوەیە کە پێویستەکە ئێمە پەلە بکەین لە پەیوەندیکردن لەگەڵ ئەوانە ئەوان ڕاستە پێویستیان بە ئێمەیە بەڵام ئێمە زۆرتر پێویستمان بە ڕۆڵی ئەوانە ئێمە ڕەنگە هەندێک پەیوەندی هەبێت لەگەڵ سعودیەکان ئەوانەیە لە ئاستی ڕۆژاوایشە هەیە هەندێک هەیە بەڵام یەکەم لە ئاستی پێویست نیە دووەم ئەمە ناکرێت یەکتەرەف بیکە من پێم وایە ئەو وەفدە هاوبەشەی کە قسەیان لەسەر کردووەتە بەڵانی ڕۆژاوە بەتەمان پێکەوە کۆنفرانسێکی نەتەوەی بکەن لە ڕۆژاوی کوردستان و ڕێککەوتنی مەبدەییان لەسەرەوە کردووە بە یەک وەفد لەگەڵ دیمەشقا تەنووساندن بکەن من پێم وایە ئەو وەفدە بۆی لە دیمەشق زۆر بەهێز بێ بۆ کورد وەکو هێزێکی کاریگەر پیشان بدا بۆ لەسەر مێزە هەڵوێست و پێگەی بەهێز بکە پێویستی بۆ هەیە جەولەیەکی تر بکە وەفدێکی هاوبەش لە کوردەکانی ڕۆژاوای کوردستان بەپەلە پێک بێتن پێش سەری ساڵ ئەمەم داوا کرد دوای سەری ساڵیش پێش کۆنگرەکەی نەسەر داوا کرد پێش کۆنگری دیالۆگی نیشتیمانی داوا کرد جارێکتر لە ڕێگەی ئەوە داواکەم وەفدێکی هاوبەش پێک بێ کەس نەبوێرێ داوا لە قەتەریەکان بکە سەردان بکە داوا لە تورک بکە داوا لە ئوردن بکە لە مصر بکە لە سعودیا لە وڵاتانی تری کەندا و لە کوێیت لە بەحرێن لە ئیمارات هەموو ئەوانە دیداریان لەگەڵا بکە ئەگەر بکرێ بچێ سەردانی ئەوروپا بکە ئینگلیزەکان مهمن لەم کەیسا فەرەنسیەکان یەکجار مهمن ئەڵمانەکانی یەکجار بە ڕۆڵێکی تازەوە دێنەوە ناوچەکە گرنگن و لەگەڵ ئەمریکایەکانیشا پێکەوە قسە بکەن ئەمە گرنگە من پێم وایە ئەگەر ئێمە ئەمە بکەین ئێمە دەبێت بچین ینی کەیسەکە کەیسی ئێمەیە من هەندێک وتار و هەندێک تۆجو ئەبینم لەو ئەخیرەیە عەبدوڕەحمان ڕاشدێک بوو وتارێکی نووسیوە ئاماژە بۆ واکە کە غەیرە ینی پێکهاتەکانی تر سووریا دەبێت بە پێکهاتەکانی تر و دیالۆگ لەگەڵ پێکهاتەی تر و شەراکەت لەگەڵ پێکهاتەکانی تر باسی ئەم مەسەلانەکە تا باسی کوردی شەکە ڕاشد لە ڕاستیا قسەی نەڕاستە خۆی بناهێنەکە فەرمانڕەوای من هینی شمبینی وتاری تارق الحمێدی شمبینی ئەوش دیسانەوە سەڵاتەوە سەردەمانێک ئەوش دوایی عەبدوڕەحمان ڕاشد سەر نووسەری شەرق لەوسەتی لەندەن هەندێک وتاری ترە بینم ئەوەندەی تعبیر ڕەنگە لە ڕێی کەسەکان خۆیانەکە هێندە تعبیر لە هین ناکات تعبیر لە سیاسەتی سعودیەکان ناکات
من پێم وایە ئەوەی کە حکمی سیاست دەکات نەک من پێم وایە حکمی سیاستەکە بەرژەوەندی هاوبەشە یا بەرژەوەندی دژبەیەکە. ئێمە بەرژەوەندی هاوبەشمان هەیە، ئێمە لەگەڵ وڵاتانی عەرەبی ناوچەکە بەرژەوەندی استراتیجی هاوبەشمان هەیە. من پێم وایە لە بەرژەوەندی استراتیجیش لە قۆناغێکترا ئەتوانین بیگەینە ئاستی شەراکەتی استراتیجی، تەنها لە ئاستی بەرژەوەندی و هاوپەیمانێتی استراتیجیە نەهێڵینەوە. دۆخی ئەوان و دۆخی ئێمە لە ناوچەکە وا ئەخوازێ بەرژەوەندی هاوبەشەکان و ناحەز و نەیار و دوژمنە هاوبەشەکانیشمان دیسانەوە وا ئەخوازێکە پێکەوە بین. زۆر باش. کاک سەردابا بێنە سەر تورکیا بە بارودۆخێکی ئالۆزا تێپەڕێ لەلایەکەوە کێشەی ناوخۆیی هەیە، لەلایەکیشەوە ئەو کارتانێکی سوێتی لە دەستێ وەردانەکانی لە دەرەوە بەکاری بێنێت ڕۆژ لە دوای ڕۆژ پاشەکشاکە. بارودۆخی ئابوووریەکەی خراپە و لەلایەکی دیکەشەوە مەسەلەی کوردی هێناوەتەکایەوە. کورد دەبێ لە ڕاستیات ئەگەر بە وردی هەڵی سەنگێنین سیاست نە بە عاتیفاکرێ نە بە دوژمندارێتی یەکرێ، سیاست بەرژەوەندیەوە خوێندنەوەی هەلومەرجە و ئەوەیە کە تۆ چی دەسەکەوێ. دیارە ئۆردۆگان لە دوای هاتنی پرسی کوردی چەندین جار هێناوە و بردوویەتی و ینی هەڵکشان و داکشانی لە مەسلەی کووردا هەبووە. ئێستاش جارێکی تر ئۆردۆگان کۆمەڵی گرفتی گەورەوە کۆمەڵی بربەستی گەورەی لە بەردەمایە. ئایا کورد کە ئێستا پرۆسەیەکی ئاشتی دەستی پێ کردووە باخچەلی سەرکردایەتێکەوە ئۆجاوە ئۆردۆگانیش لەگەڵێتی پێ دوایە ئەم ڕەوەندە دەبێت بەرەو کوێ بچوە هەر ئەوە ئیدامە بدا لە پرۆسی ئاشتی ئیدامە بدا یا لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆنە کە پێشتریش دووسێ کاری هاوبەشیانە بوو لە هەڵبژاردنەکانە بەو ئاراستا بڕواە پێویستە کورد سەیری هەرتوو لایەن بکەوە خۆی یەکلایی نەکاتەوە. بەوردی ئەگەر هەڵسەنگاندن لەسەر بارودۆخی تورکیا و مەسەلەی کورد بکەین لەوێ جناب دەتەوێت چیمان پێ بڵێ؟ سەبارەت بە ناو باکوور خۆی ژنا کاریگەری ئەمە لەگەڵ ئیسرائیل و لە سووریا و ڕۆلی تورک لە سووریا ئەوانە کەسێکی گرنگە پێویستەکە بەڵام بۆ ناوخۆی تورکیا کە دابڕاو نیە لە وەزعی سووریا. تورکەکان ئێستا لە بەردەم دۆخێکن کە رووسەکان لەکوێ بۆیان بکرێت وڵیان لێکەنەوە، ئێرانەکان لەکوێ بۆیان بکرێت وڵیان لێکەنەوە. ئەو قسە و باسانەی هەبوون کە ممکنە ژەمی ئێرانی دەستی لە مشکلەکانی ئەو گەژیانەی ورمی هەبوو بێ بەشێکی ڕوو لە هینە گەژی دروستکردنە لە بینی کورد و ئەوەی کە پێوترێ ئازەری یان درێژە کێشارەوەی تورک و لێدانی پەیامی ئاپۆ و باخچەلیە کە هەردووشیان باس لە برایەتی کورد و تورکەکە. ئێمە دەبێت بین تۆجێک دقت لەم مەسەلەیە بکەین. 2015 پرۆسی ئاشتی باشتر بۆ پێشەوە. من لێرە پاساو بۆ ئەردۆغان نایەنمەوە ناڵێم ئەردۆغان نەویست و ئەو کۆتایی پێبێنێ، بەڵام ئێمە سەرکەوتنێکی گەورەمان لە هەڵبژاردننی 2015 تورکیا بەدەستێنا ئەو سەرکەوتنەوە نەگنەوەمانتوانی ئیسtisماریکەین بە پێچوانە و لە دژی بەرژەوەندەکانی خۆمان بەکارمان. کاک سۆران لە نەتیجەیە تۆ کە کەیسێکت هەیە ناکۆکیەکت هەیە بەرژەوەندیەکت هەیە مافت هەیە لە خاوەن دەسەڵاتی داواکەی ناچی لە ئۆپۆزیسیۆنی داواکەی. والله ئەمە نوکتەیە والله ئەمە نوکتەیە ئەزانی هەر بەجددی ئەمە نوکتەیە سێکە لە ئیسرائیل 30 ساڵی ڕێک چەپەکان حکومی ئیسرائیلیان کرد لە دامەزراندنەوە تا کۆتای هەفتاکە 30 ساڵی ڕێک چەپەکان سادات کە ڕۆیشت لەگەڵ ئەو هەموو چەپە ئەوەی هینەکان پێونەوە تازەیە پێڕێن کیوت لەگەڵ چەپە کیوتانە ڕێک نەکەوت چوو لەگەڵ بێگنە ڕێککەوت بۆ لەگەڵ بێگنە ڕێککەوت لەبەرە بێگن بوو بەسەر وەزیران تۆ ڕێککەوتن لەگەڵ دەسەڵاتەکەی واللهی ڕێککەوتن و هاوپەیمانێتی و ئەوانە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە هەر سەرێشەی زۆرترە خۆ ئۆپۆزیسیۆن بوو هەر سەرێشەی زۆرترە. من الحەمدولله من قەت ئۆپۆزیسیۆن نەبوو قەت ئۆپۆزیسیۆن نەبوو من لەناو گۆڕانیش بوو بەسمەوە لە ڕوتێکی ئۆپۆزیسیۆن بووی دەزانین سەرێشەی زۆرترەمە بەسما لەو ڕۆ جا سەرێشەکەی بۆ من زۆرتر بوو چووکەم لەناو ڕەوتەکەی دژی عەقڵێتی ئۆپۆزیسیۆن بوو تۆ لەگەڵ دەسەڵاتە ڕێگەکەوی چووکە دەسەڵات قودرەتی ئیمزاکردن و ڕێککەوتن و ئەمانە هەیە پابەندبوون و یا هەڵۆشانەوە هەیە ئەو سوڵتەی هەیە دەستور تعدیلکە ئەو سوڵتەی هەیە بێت قوانین دەستکاری بکە ئەو سوڵتەی هەیە بێت کۆمەڵی قەرارات لە حکوم ئەو سوڵتەی هەیە سوپا بکشێنێتەوە سوپاهێرش پێ بکە سبینێ جەهەپە بوو بە حکومڕان تۆ لەگەڵ جەهەپە مفاوەزاتەکەی بەو معنایە نێت تۆ وەرە بچۆرە پاڵ دەسەڵات دوژمنایەتیەوە کە من پێم وایە
ئەو دۆخەی ئێستا تورکیا پێیاتیاپەڕێت. تورکیا لە ئاستی ناوخۆی یا وەزعی باش نییە، لە ئاستی هەرێمیە لە هەندێک کەیسا سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە بۆی دقیق بین ئەوینەی جەنابەت بکەین بە پێوەەر سیاست لەسەر ئەساسی عاتیفە ناکرێت، چی بە حەز و چی بەڕق لەسەر ئەم بنەمایە ناکرێت. من بە حەزی من و جەنابەت نەبووە ئەردۆغان و تورکەکان لە جەنگی کەرەباخ براوە بوو، بە حەزی من نییە، بەڵام واقعی حاڵ ئەو براوە لە هەندێک کەیسی ترا بۆ نمونە کە بەشیر لە سوودانە ڕوخێ تورک لە یا زەرەرەکەن، ئەمە بە حەزی منە بە حەزی منە، بەڵام من دەستم تیان نییە. دەرەنجام ئەردۆغان و تورکەکان لە ئاستی پەیوەندیان لەگەڵ ئەمریکایەکانە ئێستا دیسانەوە هەوڵەدەن خۆیان بکەن بە لە کەیسی دیالۆگی نێوان ڕووس و ئۆکرانیەکان، دەیانەوە لای ئەمریکەکان خۆیان بکەن بە ئەگەر لە هەندێک مەسئلەش بێ قەیچێک تو شەرەف با منیش قسەیەکی خێر لە بینتانە بکەم. ئەوە دراوە بە سعودیەکان. ئێستا سعودیە پایتەختی دیالۆگی گەورەکانی جیهان بڕاوەتەوە، بۆیە تورکەکان لەمە سەغڵەتن، هەم بۆ ئەوەی کە سعودیە کاتە مەرجعەتی ئەو مەسەلەیە، هەمیش دەیانەوێ تۆزێک خۆیان لە بەڵای ڕووسەکان بە دوور بگرن، ئەشیانەوێ ڕۆڵێکی تر پێیان بکەن. بەڵام دیسانەوە گرفتیەوەی کە ئێستا ترامپ حکومی ئەمریکا، ترامپ زۆر سەرسامە بە پوتین و بە ئەردۆغان و ئەوانە. ڕێک من جارێک کاکە وەڵڵا لێتان تێک چووە، ترامپ نایەوێت تورکیا وەکو ئەمریکا دیموکراتیزە بکات، دەیەوێت ئەمریکا وەکو تورکیا لێ بکات، دەستور دەستکاری بکا و خۆی ببێت و دوای کوڕەکەی ببێ و نازانم بووکەکەی ببێ و کچەکەی ببێ. ئێستا باسی کچەکەی هەیە کە کاندیدی کا بۆ داهاتوو، سیناریۆکێک کە بەحساب کچەکەی کاندید کا و خۆی جەگری بێ و کە بردیانەوە کچەکەی بڵێ من نایکەم و خۆی ببێت. یاریانە پوتین زۆری کردووە، ئەردۆغانیش زۆری کردووە. لەر دەرەنجامە لەم ئاسانەیە هێشتا ئەردۆغان وەزعی باشە لەم مەسئلانەیە، بەڵام لە ناوخۆیە لە ئاستی ئابووریە وەزعی زۆر خراپە، لە ئاستی جەماوەریە وەزعی زۆر خراپە. پێم وایە من مفاوض بم چێکم، من مفاوض بم خەمە سەر پلێت، ئەم دۆخە لە دەست نادەم، ئەم دۆخە لە دەست نادەم. ئەزانی هەوە هینێکەیە دەستەواژەیەکی فەلسەفی هەیە پێوترێ کەرەکەی بۆریدان فیلسوفێکی کۆنا، ئەڵێن کەرێکی هەبووە کەرەکەی واهی نەکرێت سەڵێک ئاو هەندێک کا لە بەردەمیا بووە لە بینی هەردوو جاناگیری خواردۆ نەیزانیوە لە کامیان بخوارەکەم جان ئەوە کە بخواتەوە یا لە کاکەم وای لێ هاتووە لە برس و لەتی لە برسا و لەتیوە و هینەکەی نەکردو. ئەمە دەستەواژەیەکی فەلسەفیە کە ئەبێ بزانی لەکوێ چاوەڕێکەی لەکوێ چاوەڕێ ناکەی. تەوقیت لە سیاسەدا جار گرنگە زۆر من مفاوض بم ئێستا بە باخچەلی و بە ئەردۆغانە من تێگەشتنی خۆتم بۆ سەفقەکە پێ بڵێ وەرە سەفقاکە پێم بڵێ دەیتە پێشەوە سەرچاوم نایتە پێشەوە من اختیاراتی ترم هەیە. اختیاراتی تر چیە؟ اختیاراتم جەهەپەیە، اختیاراتم شقامە، اختیاراتی سەربازیم هەیە، اختیاراتی ناوچەیم هەیە، اختیاراتی هاوپەیمانێتیم لەگەڵ ئیسرائیل هەیە، لەگەڵ ئێران هەمە، لەگەڵ شەیتان هەمە. بۆیە من پێم وایە من مفاوض بم ئێستا لە دەرەوەی حساباتی میدیایی و چیوانە لە پشتی پەردەوام پوادان وساندنەکەم ناڵم کەیسەکە بڕوا ئێستا ئەو پێویستێتی من مفاوض بم ئێستاوە بەپەلا ئەو یەک لاکەمەوە و پێم وایە ئێستا چانسی سەفقەیەکی باشمانەیە و سەفقەکە ئێستا لەگەڵ ئەردۆغانە ممکنە سبەینێ جەهەپە حکمی تورکیا بکە پێ دەڵێم کاکە 100 ئەردۆغان بەجێ بێڵەکاکە وەڵڵا نکتەیەکی خۆش بۆی ژەرمەوە من 2010 جارێکیان ساڵی 2010 بوو لە دیدارێکمان لەو کەێنێنەوەتم کاکە تۆ ئەوەندا ئۆپۆزیسیۆنە جوان کردو و تەقدیس و تەمجید کردو زانی ئۆپۆزیسیۆن یعنی چی؟ یعنی چی تو ئۆپۆزیسیۆن ئەو حزبێک هەڵبژاردننی دۆڕاندووە پێم ناڵێ دۆڕاندن جوانەکەی لەکوێ تو هاتووی ئەوەندە جوانێکی ئەوەندە تەقدیسیەکەی ئەوەندە بۆ من میێزانی ئۆپۆزیسیۆن قسەکردنە بەس قسەت پێفرۆشی و دەبێ اعتراف بۆ بکەین ئەمە هەڵسەنگاندنە ئەمە دوژمنایەتی ئەمە هەڵسەنگاندنە دەرسوەرگرتنە لە هەڵەکانی خۆمان. ئەردۆغان نیەتی ئاشتی هەبوویانەی بۆ ئەمە مەسئلەیەکی ترە بەڵام ئێمە 2015 دەرفەتێکی زۆر گەورەمان هەبوو ئێمە لە هاوپەیمانەتی لەگەڵ جەهەپەیە
لە هاوپەیمانەتی لەگەڵ جەهاپەیە من مەمنون نەبم یەکێ بێ پێم بڵێ کەسیش نەڵێ هاوپەیمانی جەهاپە ئەو قسەیە دەقیق نییە منسوور یەواش کە بە ئاڵای کوردستان بە ئاڵای کوردستان ئەڵێ پەڕۆیشی ڕزی و منسوور یەواش بە دەنگی کورد بە دەنگی کورد بوو بە سەرۆکی شارەوانی ئەنقەرەوە گەورە شارەوانی تەنانەت ئەکرەم ئیمامۆغڵوش هەر بە دەنگی کورد بەڵێ ئەویش ئەوە جارێ ئەوە یەک حماقەتی زۆر گەورەمان کرد ئاپۆ لە زیندانەوە پامێکی دەرکرد 2019 وتی بێلایەن بن دەنگ بە کەسیان مەدەن دە دووبارە هەڵبژاردنەوەی نێوان ئیمامۆغڵ و بنالی هێڵدرما ئاپۆ لە زیندانەوە بەیانێکی بڵاو کردەوەتی دەنگ بە هیچیان مەدەن کاک سەلاحەدین دەمیرتاش لە زیندانەکەیەوە بەیانی بڵاو کردەوە ڕێ دەنگ بدەن دەنگ بدەنەوە بە ئیمامۆغڵ من ئەو وەختە وتارێکم بڵاو کردەوە وتی شمت کاکی خۆم ئێوە بەم عقلیەتەوە بەم و دەنگیشاندایە بەداخەوە وتم ئێوە نەبینالی هێڵدرمتان شکان ناردۆخانتان شکاندووە ئێوە ویستان بە جیهان و بە تورکەکان بڵێن ئاپۆم ئیتر تەرەف نییە ئاپۆ مفاوز نییە وەوە تاوانێکی گەورەیە دەرحەق بە ڕەمزێتی قەزیەکە کرێت کە هێشتا لە ئاپۆی بەرجەستا بێت ڕەمزێتی قەزیەکە بۆ ئەوەی لە ئاستی مافەکانی کورد دەرنەچێت چونکە تۆ ئەو هێزەی کە لە باکوور هەتا هێزێکە فرەنەتەوەیە فرە پێک هاتەیە فرە تێگەیشتنە بۆ ئەوەی ئەمە لە ئەسڵی مەبەستەکەی کە خەباتە بۆ مافەکانی کورد و خەڵکی کوردستان و گەلی کوردستان بە پێک هاتە جاجیەکانەوە بۆ ئەوەی لەمە دەرنەچێت ئەمە ڕەمزێتەکەی لە ئاپۆیا بەرجەستان بۆیە ناکرێتەوە ئەو من خاوەن قەرار بوومایە چی لە قەندیل چی لە زیندان لە جێی سەلاحەدین دەمیرتاش لە جێر کەسێکی تر هەر تێگەیشتنێکی ترشم هەبوایە دوای ئاپۆ قسەی ترم ناکرد پێ دوای ئێستاوا دەکەن پێ دوای ئەم هەڵە دووبارە ناکەنەوە ئەم جارە من هیوادارم ئەم جارە ورتر مفاوەزات بکەین ئەمە دیسانەوە ئەو هەندێک برادەر پیابوون لەم مانتیقانە خەڵکی ئەو دیوش لای ئێمەشی تایە کاکەڵێ خۆیان زۆر عاقڵن نەسیحەتیان بکە کاکە ئێمە نەسیحەت ناکەین جەناب چۆن ڕێی خۆتەڵێ ئێمەش ڕێی خۆمانەڵێن لە نەتیجە ئێمە دانیشین جاروبەر ئەتراف بە هەڵی خۆمانەکەین شخصی خۆمان من مناڵەکانی خۆم نەسیحەت مەکەن من کچی کوڕێکم هەیە پرس بۆوانەکەم هەندێک جار لەکوێ بزانم هەڵاکەم نیکەم باشە ئەوکەی کاک سۆرانگیان تۆوان من فڵان عاقڵە تۆ نەسیحەتی مەکە ئەی من بۆ خۆم نەسیحەتێکە تۆ خۆت بۆ نەسیحەتێکی جارێ هاتوون یەک خەتی سووریان دیاری کردوێ کۆمەڵ خەتی سووریان بۆ برادرانی ڕۆژاوە دروست کردووە بە هەموو کەسەڵێن تۆ بۆ نییە نەسیحەتەکەی کەچی خۆیان خەتی سوورە سەپێنن دەرەنجام ئێمە هەوڵ دێن هەڵسەنگان بکەین بۆ ئەوەی بزانین چۆن لە هەڵەکانی خۆمان سوود وەرەگرین ڕوونیشە من بە مطلق پشتگیری پەیامی ئاپۆم کردووە هیچ پێچ و پەنایەکی تیانە بووە پشتگیریی زۆر بەهێزیشم کردەوە بەهێزیەکەم و هەموو جارێک بۆ هەواڵانە وتووە تەماعەکەم لە پەکەکە و لە ئاپۆنی ئێستش بۆ چوونی جیاوازم لەگەڵ ئاپۆیە من باوەڕم بە دەوڵەتی سەر بەخۆ هەیە من باوەڕم بە دەوڵەتی کوردستانی سەر دەوڵەتی سەر بەخۆ بەوردی جیاوازیم هەیە بەڵام ئەم مەسئلەیە پەیوەندی بە مافەکانەوە هەیە ئەم مافانە بە قۆناغی جیاجیاتی ئەپەڕن ئەم قۆناغە ڕەنگە قۆناغی دەوڵەت نەبێت لە باکوور من ناڵێ مەگەر دەوڵەت نەبێت نامەوێت ئەمەش دیسانەوە دەوەکە لە سەلەفیەتی نەزانی لە سیاسەتە بۆیە من پێم وایە ئێمە دۆخەکە نابێت لە دەست بدەین بەڵام دەبێت بە یەکگرتووی بین دیسانەوە من جارێکتر تەکید لەوەکەمەوە هیوادارم بتوانین لە ئایندەیەکی نزیکە هێزە کوردستانیەکان لە ئاستی چوار پارچەی کوردستانە لانی کەم هێزە سەرێکیەکان لە قۆناغی یەکەمە بتوانین پێکەوە دیالۆگێ بکەین ببین بە خاوەنی نەک هەر گوتاری هاوبەش گوتاری هاوبەش ممکنە لە هەر شوێنێکا تووشی گرفت بێ ببین بە خاوەنی مؤسساتی هاوبەش بە خاوەنی قەوارە و ڕابەرایەتێکی هاوبەش زۆر دروستەوەیکێ لە خاڵە هەرە گرنگەکانە کە دەتوانێت پرسی کورد زۆر بەرەو پێشەوە بووەوە زۆر لەو سەر لێ شێواویە و لە نەبوونی ئیجماعی سیاسیە نەجاتمامدا با بینە سەر باشووری کوردستان و ڕۆڵی باشووری کوردستان لەو ڕووداوانەی کە ڕووەدا دوایی دێنە سەر ڕۆژهەڵات و ئێران ئەیکێنە باسێکی تایبەت دێرە باشوور بەڕاستی سەرڕای هەموو کێشە ناوخۆیەکانی بەڵام لە مەسلەی ڕۆژاوا ڕۆڵێکی لە مەسلەی پرۆسی ئاشتی لە تورکیا ڕۆڵێکی گرنگ یاریەکە سەرکردەکانی باشوور لە پشتەوە ماندوونە ناسانە خەریکن ینی هەنگاوی مەسلەی کورد دوو هەنگاو مەسلەی کورد لە باکوور و دەیان هەنگاو مەسلەی کورد لە ڕۆژاوا نەکەرە بەنە پێشەوە خەریکن گرنگترینی و دەوڵەتی بۆ دروستەکەن یعنی ئینسان نابێ ئەو هەوڵانەکە لە پشتی پەردەوە درێن هینکە ینی نادیدە بگرێ
بەڵام کاک سەردار سەر ڕایوەش کۆمەڵە گرفتی هەیە کە ئەمەش لە ڕاستیە بەشێکی زۆری ئەم ڕەوتە پۆپۆلیستە دروستی کردووە، میدیای نابەرپرسیار دروستی کرد لە باشوور، میدیای زەر دروستی کرد، کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خواز و ماستاوچی دروستی کردووە. باشوور لە بەردەم مەسئولیەتێکی گەورەیە بەرامبەر بە پرسی کورد لە هەموو پارچەکانە و بۆتە بەتایبەت لە دوای ئەم ئاڵوگۆڕانە باشوور خەریکە بێتە چەقی بڕیار جارێکی تر و هەستانەوە جارێکی تر و حکوومەتی عێراق لە بەردەم کۆمەڵی شپرسەی گەورایە لە بەردەم کۆمەڵێ هەڕەشەی بەردەوامی نێودەوڵەتی و ناوچەیایە. باشوور دەبێت چی بکە سەرکردەکانی چۆن بتوان ڕۆڵێکی حەکیمانە بگێڕن کە هەم باشوور بەرەو پێشەوە بن و هەم پرسی کورد بەگشتی کە ئەوان لە کۆمەلگای نێودەوڵەتیە ستاتۆسیانەیە بتوان خزمەتی گەورەتر بکەن. جەنابەت پێم خۆشە بە وردی لەسەر ئەمە قسە بکەیت. مەسەلەیەکی گرنگە یەکجا گرنگە دەست خۆشکات سۆران پێم وایە جوانە تەشخیص کرد بەشێکی لەژێر کاریگەری ئەو ڕۆتە پۆپۆلیستیە بە ڕۆشنبیرەکانیەوە بە کاراکتەرەکانیەوە بە میدیاوە من پێم وایە ئەوە جارێکیان نکتێکی خۆش بۆ جارمەوە خۆ جاروبەر نکتێکی تێک زوو بوو 2013 بوو جارێکیان دیسانەوە کەیسێکی گەورەی هینە بوو لە بەغا مۆزۆی موچەی خەڵکی کوردستانەوەوانە بوو سەرۆکی حکوومەتە وەختە پێی باسی هینیە کرد ئەو تەلەڤیزیۆنەوە ئەو تەلەڤیزیۆنەوە کاکە وەکو برات وتی تۆ چێکی وتم من سەیری ناکەم پێکەنی وتی وتم وەڵڵا سەیری ناکەم کردم بە سوعبەت وتم مەزانی بۆ سەیری ناکەم وتی بۆ تم لەبەرەی ئیشم هەیە وتم بە قورعان من نەمەزانی ئەوەندە دەست بە تاڵەت و دانیشتووی سەریان تەڵالبەت بە دۆستایەتی و بە سوعبەت و بەوانەوە خوا نەخواستە مەبەستم کەس نییە بڵێم دەستی بەتاڵە بەڵام کردم بە سوعبەت وتم نەمزانی دەست دەبن لە بەتاڵە دانیشتووی سەیری ئەو تەلەڤیزیۆن یەکێک لە شتەکانەوەی سەیریم تەلەڤیزیۆنان دەکەن یەکێک لە شتەکانەوەی گوێ لەوانم نەگرن تا ئێستا گوێ لە هەندێک کەس بێت بەڕاستی ئەمە کاریگەریە ئەگەر تۆ لە پشتی پەردەی سیاست نەبی کاریگەری هەندێک لەم کاراکتەرانەی کە ڕۆشنبیر و میدیا و دەستگای میدیاین سێکە لەم ڕۆژانە کۆبنەوەیەکە بوو هەندێک لەو پەرلەمانتار و هەواڵانەی باکوور هاتبوون بۆێرە هەندێک دیداریان کرد هەفتەی ڕابردوو بوو پێش جەژن بوو ئەزانی یەکێک لەمانەی ئێرە دیسانەوە من بخوا شاهیدان مەبەستم شخص نییە وەکو شخص من باسی عەقڵیەتەکە باسی عەقڵیەت ئەزانیوتی چی دەست خۆشێکی زۆری لێکردن وتی ئێوە وەکو ئێمە مفاوەزات ناکەن وەکو باشووریەکان بۆ وەکو باشووریەکان مفاوەزات ناکەن وەڵا ئێوە هاتوون هی نەکەن بۆ پارچەکانی تری باسەکەن برادرێ بە تەنیشتمەوە بوو تی وەڵا ڕاستەکە دوار بەجێ دیتە ڕاستەکە وتیە وتم ئەو قسەی ئەسڵ ئەساسی نیە وتی بۆ وتم یعنی کاتی خۆی ئێمە لە باشوور کەم مفاوەزاتمان لەگەڵ باسە کرد یا چوین لەگەڵ مالیکیەمان کرد یا لەگەڵ عەبادیەمان کرد بچم خەڵکی بانە کۆکەمەوە پرسیان پێ بکەم بچم خەڵکی ئامەد کۆکەمەوە پرسیان پێ بکەم بکاکە واز لە من بێنە ئەم ئەڤاڵانەی کە ئێستا هاتوونە تێرەوە ئەم مەوزوعانە بۆ ئێمە ڕوونەکەنەوە بۆ ناچن لە بانە بیکەن بۆ ناچن لە مەهاباد بیکەن بۆ دێن لە سلێمانیەکەن مەسئلەکە ئەوەیە ئەم باشوورە ڕزگار کراوە ئەم مەسئلەکە ئەوەیە ئەم باشوورە کورد خۆی حکومڕانیەکە قەوارەیەکی کوردستانیە نیمچە دەوڵەتی کوردستانە باوانی پارچەکانی کرا نیمچە دەوڵەتێکە نەکرد لەسەر ئەرز نیمچە دەوڵەتێکە بە پەیوەندی و بە ئەو پەیوەندی گرنگانی کە لە جیهانە هەیەی سەر و چل قونسوڵی جیهانی لە هەولێرە بۆیە ئەم باشوور ئەتوانێت ڕۆڵی باش و ڕۆڵی خراپیش لە پارچەکانی تری کوردستانە بژێڕێت تا ئەو شوێنەی هێزەکانی باشوور پێکەوە لێکتێگەشتنی هاوبەشیان هەبێ لێکەوە نزیک بن بەتایبەت سەرەکیەکان ڕۆڵی ئیجابی و ڕۆڵی ئەرێنی زۆر باشیان هەیە و پاڵپشتێکی گەورە ئەبن و ئەتوانن کاریگەری گەورەیان لەسەر هەر پارچێک لە پارچەکانی کوردستانە بێت ئەو شوێنەی کە گرژی و ناکۆکی و ناحەزی هەیە ڕۆڵی خراپیان هەیە من بە هۆڤاڵانی ڕۆژاوام ودوتم کە ناکۆک بین ئێمە بە ناکۆکەکانی خۆمانەوە دێنە ڕۆژاوای کوردستان کە کۆک بووین بۆیە زۆر گرنگە پەلە بکرێت لە پێکێنانی حکوومەتی هەرێم من لەگەڵ هەندێک لەو لایەنانە قسە باسم کرد کە حکوومەتیشی بن کە فراوان لە دوای هەڵبژاردن دروست بێ ئەگەر نا پەلە بکرێت لەوەی کە یەکێتی و پارتی پێکەوە حکوومەت کرد بنە من تا ئاسی ڕێکەوتنی استراتیژی لایەنداری ئەوە بکە یەکێتی و پارتی ڕێکەوتنی استراتیژی بکەن ئەمە کاریگەری باشی بۆ سەردۆخی ڕۆژاوا ئەبێت بۆ ڕۆژهەڵاتی بێ لە داهاتوە بۆ باکووری ژێبێ بۆیە ئەو پەیوەندیە گرنگانەی کە هەیەە بەشێک لەو پەیوەندیانەی ئێمە هەمانە لە ئاستی جیهانە لە ئاستی ناوچەکەیە هەمانە
کەناڵی زۆر باشین بۆ ئەوەی بتوانین خزمەت بەهێزە سیاسەکانی پارچەکانی تر بکەین. ینی جەنەرال مەزلوم خۆشبەختانە کە سەلامەت بوو کە پەلاماردرا لێرە هێرشکرایە سەری لە نزیک فڕۆکەخانەی سلێمانی ئەوە بوو کە لە ئیمارات هاتبووە. ئەمە لێرەوە تەرتیب کراوە. ئەمە تەنها وەکو نمونەیەکی بچووک باسەکە. لە کاتێکا کە من دەزانم بۆ جەنابیشت ئاگال لێیە لە چرکە ساتی ڕاکردنی ئەسەدەوە بەشێک لە سەرکردەکانی باشوور کاریگەری گرنگیان هەبووە وەوە کە ئەمانوت دیسانەوە هینەکماکینە و عقڵە جەنگ گرتوەکە کەوتەوە کار بۆ ئەوەی کە دەرونی خۆی بەتاڵەکاتەوە بەتاڵکردنەوەی هیچی تر نییە. کاریگەری گەوریان هەبوو چی لە ئاستی پەیوەندی لەگەڵ ئەمریکایەکان و ئەوروپایەکان وەچی تا پەیوەندی لەگەڵ تورکەکان خۆشیان. من ئاگام لێتی ئەسڵەن ئەزانم سەردانی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بۆ تورکیا کاک مەسعود خۆی ناردبووی بۆ ئەوەی کە مەسەلەی ڕۆژاوا هێرش و پەلامار و گرژی لەگەڵ ڕۆژاوایە دەرفەتێک بێ خاوکرێتەوە یان دوا بخرێ. مامۆستا سەلاحەدین ئەمینداری گشتی یەکگرتووە پێش ئەوە قەرار بوو سەردانی تورکیا بکە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ خۆم کرد لەگەڵ خۆمدان تۆ باسیەوەی کردووە کە بچمە تورکیا چی بڵین باشە چۆن خزمەتی ئەم کەیسە بکەین چۆن ئاگامان لە ڕۆژاوای کوردستان بێت چۆن بیپارێزین چیمان پێکرێ بیکەین. ئەمانە لە پشتی پەردەیکەن کەڵکی ئەوەی نی ئەمانە سەرکردەی هین نین بۆ ئەو یەکێتیش کاک بافڵیش ڕۆلی گرنگی لە مەسئلانە هەبووە لایەنی تریش هەیان بووە بۆیە ئەمانە هی ئەوە نین ئەم ئەسڵن کەڵکینی ئەمانە لەسەر تەلەڤیزیۆن و میدیا ئەوانە بڵاو بکرێتەوە لە شوێنێک ترا دەرفەتێک دێکە و وتنی زیان ناگەێنی ئاساییە خۆیان باسێکن ئێمەمانان باسێکین بەڵام ئەو وەختی ئەماکەن ئێمە ورد ئاگامان لێتی و لە بەشێکشی تەرەف بووین خۆ لە خۆمان و تازە لە عمرێکان نەماوێن بەو سەر و شەسپی و ئیشمان بەکەس بێت الحەمدولله لە گەنجێتیە ئیشمان بەکەس نەبووە لە عمرێکان نەماوین ئیشمان بەکەس بێ خواشایی دەمن بۆ هەواڵان نەمود لەوانەیە قەندیلش لەوە ڕۆژاواش وڵی سەعاپۆ بڵێ ئەو سەردارە لە جێگەی من دانێن ئەڵێم کاکە ماڵت ئاوا بێ من نامێ حیزبایەتی گەنجی ئێمە لە ڕۆژهەڵات کارمان پێێتە ئێمە ئەدبین بۆ وێت تۆ بەشی ئەو سێ پارچە کردنەوە ئێمەیە سپاس دەکەم بە شخصی جەنابی کاک مەسعود تۆ من لە جێگاکەی خۆت بە سەرۆکی پارتیدام لێ نابمە پارتی بەڵام بۆ معنایە نیە من دژی پارتیم یا دژی پێکەکەم یا دژی یەکگرتووم یا دژی کۆمەڵەم یا دژی دیموکراتم من خۆشبەختانە تەرەفی کەس نیم بەڵام تەرەفی هەموو لایەکەم ینی من تەرەفی کەس نیم لە دژی کەس بەڵام تەرەفی هەموو لایەکەم بۆ پێکەوە بوون خۆشبەختانەش الحەمدولله متمانەیەکی باش دروست بووە کە ئەتوانین لەمەیە لە دەرەوەی میدیا و لە پشتی پەردە و لە دەرەوەی میدیا و لە دەرەوە چووکە من هەموو جارێگەڵێم خزمەتی میلەتی خۆمان و بۆ بکاکە بۆ مناڵەکانی داهاتوی مناڵی خۆمەکەم بۆ ڕۆژهەڵاتیش ڕۆژهەڵات هەستانەوە گەورەکە لە ڕۆژهەڵاتە دێنە سەرەوە لە ڕاستیە کورد پێویستی بە ئەم نەوعە لە خیتاب ئەم نەوعە لە کارکردن لە پشتی پەردەوە هەیە و هیوادارم من دەزانم تۆ چەند زەحمەتێکیشی لە پشتەوە هیوادارم نمونەی وەکو تۆ با بڵێن ئەمانە شۆڕت لەم سەردەما ئەمە نمونەی شۆڕژگەڕێ ینی شۆڕژگەڕی شارە کە نمونەی تۆ لە باشوور و لە پارچەکانی تریشا زۆرتر بێ بۆی بتوانین پرسی کورد بە ئاراستەیەکە بۆین کە بەڕاستی دوور خرێتەوە لە ئەوەی کە ئەم میلەتە ئەم نەتەوە بەردەوام ماڵوێرانی بەسەرا بێ و بتوانین ئەوەندەی بەداخەوە ئێستا بەشێکی زۆر لە وەک باسمان کرد ئەوەنەی کاریگەری خراپ هەیە لەسەر دوورکردنەوەی سەرکردەکان دوورکردنەوەی ئەحزاب لە یەکتر یا ئەو کێشانەی کە ئەوان هەیەە پاڵپشتیکردنی و هاندانی لە یەکتر من پێم وایە قۆناغێک هەیە کە بتوانین هەمومان خاڵە هاوبەشەکان نقطە بەهێزەکانمان بەهێزترکەین و خاڵە هاوبەشەکانمان زیاترکەین و ناکوکان کەمترکەینەوە من لە ڕاستیا سپاسی جەنابەکەم بۆ هەوڵانەی کە دەیدەیت لە پشتی پەردەوە و هیوادارم نمونەیەکو جەنابەت زۆر بێ کاک سەردار لێرە با بەرنامەکەمان بکەینە دوو بەش لەسەر سێ پارچەی کوردستان و سێ وڵات کە کوردی بەسەرا دابەشکراوە قسەمان کرد و تێن لەسەر ئەو جەنابەت هەم زۆر
پێ دوایە هەستانەوە گەورەکە لە ڕۆژهەڵاتە و پرسی دەوڵەتی کوردیش با لە بەشی دووەمە لە تاوتێ بکەین. زۆر سپاس بۆ تۆ کاکسەردار دێنە بەشی دوین بەرنامەکەم.